ئامادەکاریەکان بۆ کۆبوونەوەی نێوان سەرۆک ترامپ و سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئون بەردەوامە. سەدر سەرکەوتووی یەکەمەوە هێشتاش گازندە لە ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق هەن. بۆ یەکەم جار کوردێک کاندیدا بۆ کۆنگرێسی ئەمریکا. سڵاو بەخێربێنەوە بۆ بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەکە ڕاستەخۆیان دەنگی ئەمریکا ژ واشنگتن بسڵاو و ڕێزین گەرم. سەرۆک دۆناڵد ترامپ هێشت و دەبێژە هێشتا ئەمریکا و کوریا باکوور کاریژ بۆ جڤینەکی لە مەهابێت دکن تەوی زمانی توندێ هەردوو ئالیان سەرۆک ترامپ ئیدعاین ئالیکارên خوا ڕەت کردن و ئەمریکا دێڕێکەتنێک ناڤوکیە بۆ مۆدێلا لیبیا یا ساڵا 2003 بە کوریایە باکوور رابکە. ڕاوێژکارێ ئەولەهیان نیشتیمانیە ئەمریکا ڕێبەرین کووری تووڕەکردن داماتێبینی داین لەسەر ڕێکەتنەکە داهاتی یا نەهشتنا ناڤۆکی. لە کۆنفرانسێکا هەفبەشدا دیگە ڕێبەرێ ناتۆ یانس ستۆڵنبەرگ سەرۆکە ئەمریکا دۆناڵد ترامپ گومان خستە سەر نەخشا کۆمبوونێ دیگە ڕێبەرێ کوریا باکوور کیم جۆنگ ئۆن. هێشتا ئەم دانوستاندنان دەربارەی جێ کۆمبوونێ دکین دلکیڤە و چاوا کۆمبوونێ بکین لێ دەما تۆ ڕۆژنامە بخوێنی تو دێ هەز بکی کۆمبوون نائێتە کرن. کار بدەستێن بلندێن کوریا باکوور نەڕازی بوونەخۆ لەسەر داخویانیە ئالیکارێ ترامپی جان بۆلتن دیارکردن ئەوێ گوتی وهەیە لیبیا ببتە نمونەک بۆ قایلکردنەوە کوریا باکوور دادەست ji پروگرامê xwe yê navokî berdet. Rêberê berê yê Libya Muammer el-Qezafî programê welatê xwe yê navokî û kîmyawî bi xwe helweşand piştî şerê bi rêberiyatiya Amerîka dijî Iraqê. Trump dibêje di wê rêkeftinê da nebû Qedafî di desthilatê da bimîne. Eva dêdgel Kim Jong-un çê bibe tiştek wekî wî bivê. Ew dê li welatê xwe bimîne, ew dê rêbertiya welatê xwe bike. Welatê wî dê dewlemend bibe. Qezafî li ser destê serhildayên Amerîka piştgiriya wan dikir li sala 2011 hate kuştin. Trumpî hojdarî da eger Kuriya Bakur programê xwe yê navokî ranegirit, dê karvedan û paşmayî hebin. Lê eger rêkeftin hat nekirin, ez bawer dikim Kim Jong-un dê gelek dilxweş be. Li heftiya borî rêberê Kuriya Bakur Kim Jong-un kombûneka dî digel serokê Çînê Xi Jinping ji berî kombûna çaverêkirî digel Trumpêk înat. Çîn nêzîktirîn alîgira Kuriya Bakur lê aşkiraniya ka çend bandor li ser rêberê Kuriya Bakur heye. Lê guherîneka mezin heye. Her piştî kombûna wê digel serok jin dihête gotin helwestê me çi bît bila bibe em dê her ti rewşeke baş dabîn. Rêberê NATO dibêje şik û gumana niha derbareyê danûstandinan diyar dikit çend giringin bû berdewamiya givaşa siyasî û aborî li ser Kuriya Bakur heta pirosa durist ya nehêlana çekê navokî dest pê bikir. Ez bawer dikim hevrikiyeka mezin û guman de hebît. Lê dema tu temaşayê pêşa rojê bikey. Lê em piştgiriya bizavan dikeyin. û me bawerêka qayîm heye ku ev e derfeteka dîrokî ye. Bo Kuriya Bakur bû peydakirina çareseriyeka bi aştî bo hevrikiya her du Kuriya. Danûstandinên bereyên nehêlana çekê navokî digel Kuriya Bakur li sala 2008 bi dawî hatin. Pyongyang nexşa lêkolînê li ser pêşniyazên seredana bingehên neaşkira kirî û wergirtina nemûna red kir. جارێکی تر مەسەلەی لێکۆڵینەوەکان لەسەر دەستێوەردانی رووسیا لە هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆک ترامپدا بۆتەوە سەردێڕی هەواڵەکان لە کاتێکدا پارێزەرێکی سەرۆک ترامپ دەڵێت دادپرسانی ئەمریکا ناتوانن بە فەرمی سەرۆک تاوانبار بکەن. سەرۆک ترامپ جارێکی تر ڕۆژی پێنجشەمە ئەوەی ڕەت کردەوە کە کارێکی هەڵەی کردبێت لە کاتێکدا ساڵێک تێپەڕ بوو بەسەر دەستنیشانکردنی جێگری وەزیری داد ڕۆبەرت مولەر بۆ چاودێریکردنی لێکۆڵینەوەی تایبەت. هەندێک لە ئەندامانی کۆنگرێس هەوڵەکانی ترامپیان ڕەت کردەوە بۆ لەکەدارکردن و بێمتمانەکردنی لێکۆڵینەوەکان لەسەر دەستێوەردانی رووسیا. هەر لە خۆ ئەم شتە نەهاتووە چونکە هەندێک لە ئەندامە باڵاکانی هەڵمەتەکەی ترامپ تاوانبار کراون کاتێک دموکراتەکان و کۆماریەکان کۆکن لەگەڵ کۆمیتەی زانیاریەکان لەسەر دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکەماندا بۆ هاوکاریکردنی سەرۆک ترامپ هەر هاوڵاتیە کە بیرکردنەوەیەکی ڕەوای هەبێت تەنانەت ئەندامە بە جۆشە خۆشەکانی لایەنەکانیش دەبێت بتوانن ئەو ڕاستیانە ببینن و بڵێن ئەم لێکۆڵینەوەیە خۆ هەر لە خۆ نییە. بەڕێوەبەری FBI کریستۆفەر ڕای کە لایەن سەرۆک ترامپ بۆ دەستنیشانکرا و کۆماریشە
ئەویش هەر ئەوەندەی ود دوێنێ جاڕاستیەکەی ئەوەیە ئێمە دەبێت هەمومان پترسین لە هەڵمەتی لە کارکردنی لێکۆڵینەوەی مولەر لەلایەن سەرۆک و هاوپەیمانەکانی. پۆل ڕایانی سەرۆکی کۆنگرێسیش گوتی چاوەڕوانی تەواوبوونی لێکۆڵینەوەکە دەکات. ئێمە دەمانەوێت ئەم شتە بگاتە کۆتاییەکەی. جارێک تریش دێڵێمەوە پێویستە ڕۆبەرت مولەر ئازاد بێت لە کاتی کۆتایی هێنان بەکارەکەی. پارێزەرێکی ترامپ ڕوودی جولیانی بە کەناڵی تەلەڤیزیۆنی CNN گوتووە لێکۆڵەری تایبەت مولەر بە تیمی یاسایی سەرۆک ترامپی گوتووە کە ئەو ڕێنمایەکانی وەزارەتی داد جێبەجێ دەکات کە سەرۆکێک بە فەرمی تاوانبار ناکرێت. لێکۆڵینەوەی مولەر بەردەوامە و هیچ ئاماژەیەکیش بۆ کۆتایی هێنانی نییە. مولەر هەڕەشەی کردبوو بانگی ترامپ دەکات ئەگەر تیمی یاسایی نەگات بە ڕێککەوتنێک لەسەر وتوێژێکی خۆبەخشانە. پارێزەرەکەی ترامپ دەڵێت ئەگەر فشار ببرێت بۆ سەرۆک ترامپ لە بەردەم دەستەی سوێندخۆرانی یاسایی ئامادە بێت و لەژێر سوێندی یاسایی وەڵامی پرسیارەکان بداتەوە ڕەنگە ئەو کاتە مافی دەستوری بەکار بهێنێت و وەڵام نەداتەوە. وجینە هاسپڵ دەبە یەکەم خانمە بەریە ئاژانسا ئاگەیە ئەمریکا CIA بکە جواتە سیناتۆرین ئەمریکی 2/54 دەنگان لە هەمبەر 45 دەنگین دژ خانم هاسپڵ پەسەند کرد ji بۆ بڕێوەبەریا CIA 6 سیناتۆرین دیموکرات بە کۆماریان ڕا دەنگێ پەسەندکردنێدان خانم هاسپڵ هەتا جهی مایکل پۆمپیۆ بگرا لێ دەمێ جڤینە پەسەندکردنی چەندین جاران خانم هاسپڵ ڕەت کرد کە ئەگەر تەکنیکن لێکۆڵینان یەن تند نامۆرال بن. هون جبو نوچه و پیزانین و شاهید چنکو دنگ امریکا ام لجهه بویرینه نوچه این گرنگ جبو وحد شو پینین به یوتیوب و فیسبوک و تویتر خویا کرمانجی و سورانی برنامه سیاسی، هنری و روناکبیری برنامه کرد کنکشن ده NRT TV ده دکارن لتلفزیون و رادیو پشکا کردیا دنگ امریکا به شو پینن و گهداری بکن همی پلاتفورم میدیایی پشکا کردیا دنگ امریکا ده خدمت و دانه و جیک راست هل بجارتیه دەنگی ئەمریکا ژێدەرە هەری باوەڕ پێکری. سەرکەوتنی موقتدا سەدر کەسایەتی شیعە ئاینزا لە هەڵبژاردنەکانی عێراقدا بە پلەی یەکەم جێی سەرسوورمان بوو بۆ هاوڵاتیان وەکو دەگوترێت دەشێت یەکێک لە هۆکارەکانی ئەم سەرکەوتنەی هەوڵدانی بوو بێت بۆ ڕێگەگرتن لە کاریگەریەکانی ئێران لە عێراقدا کە زۆرێک لە دەنگدەران وەهای دادەنێن تاران پشتیوانی لە گەندەڵکاران دەکات لە عێراق. سەرکەتنا ڤی مەڵایە جاران لە دژی ئەمریکا بوو دەربەک بوو نەها ژێ ئیرانی ڕا یاکو پشتی داگیرکردنە ئەمریکا و لادانە سەدام حوسێن کاریگەریاوێ یانکو ئیرانی هەر دی عێراقیدا گرانتر دەبوو. مقتەدە سەدر تەنها ڕێبەرێکی شیعەکانی عێراق بە ئاشکرایی دژایەتی خۆی بۆ ئەمریکا و بۆ ئێرانیش ڕاگەیاندووە. بە دووریش نازانرێ ئەم جۆرە هەڵوێستانەی بوو بنەمای ڕاکێشانی زۆرێک لە شیعەکان بەلای خۆیدا. مقتەدا یەکەم کەس بوو هێزی میلیشایی پێکێنا دژ بە ئەمریکا. عێراق بە ڕۆژێکی قورسدا تێپەڕیوە هەموو خەڵکی بێزار کردووە هیچ کەسێکیش بەو ڕۆژە قایل نییە تەنها دوژمنە هاوبەشەکەمان نەبێت ئەمریکا و ئیسرائیل و بریتانیا جا لەمە و دوا بڵێنەوە نانا بۆ ئەمریکا. بۆ چەندان ساڵ مقتەدا لە بواری سیاسی وڵاتەکەدا لە پەراوێز نرابوو لەلایەن ئەو هێزە شیعانەی ئێران پشتیوانی دەکردن. سەبارەت بەم سەرکەوتنەشی عراقیەکان ڕای جیاوازیان هەیە. والله وامان لەسەر هەڵچنیوە تەنها هیوایەک بۆ عێراق سەید مقتەدایە هەمومان چاوەڕوانین خودی سەید چارەسەرێکمان بۆ ببینێتەوە هیچ کەسێک ناتوانێت چارەسەرمان بۆ بدۆزێتەوە خۆی نەبێت چونکە لەخوا دەترسێت. شتێکی ئاسایی ئەوان بۆ سەرکەوتنەکان لە هەڵبژاردنەکاندا ئاهەنگ بجێڕن بەڵام ئەگەر هەر خۆیان بیرێک بکەنەوە دەبینن کەس هاوبەژنیە لەگەڵیان و هەر خۆیانن ئاهەنگ دەجێڕن ئەنجامەکانیش خوا دەیزانی هیچ نییە و هەر هەمان دەم و چاوەکانی پێشون ئەمیان بەرز بۆتەوە و ئەویان دابەزیوە و هیچی تر. هەر پاش ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکان چەند لایەنێکی شیعە و سونە و کوردیش جەختیان دەکردەوە لەوەی دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردن کراوە. ئایا ئەنجامەکانی ئەو ئامێرە ئەلکترۆنیانە دەیدەن یەکسانە بەوەی لە ناو سنووقەکانە هەن ئەمە پرسیارە سەرشێکەیە تانە لێدانەکە لەسەر ئەمەیە ئەو تانەی دراوە دەڵێن دەنگدانە ڕاستەقینەکە جیاوازە لەوەی ئامێرەکان خوێندویانەتەوە وردبینی لەمەدا ئاسانە لیژنەیەکی تایبەت لە کۆمیسیۆنەوە دەچێت و لەگەڵ چاودێرانی لایەنەکاندا و بەدەست دەیبژێرنەوە و دەتوانن لە یەک ڕۆژدا یەکلای بکەنەوە. دانیشتوانی کەرکووک بە تایبەتیش عەرەب و تورکمانەکان دەڵێن فێڵوتەڵەکەیەکی زۆر لەم هەڵبژاردنەدا کراون.
سبب هذه الاعتصامات هۆکاری ئەم خۆپشاندانە ئەوەیە مافی مرۆڤ پێشێل کراوە و فێڵ و تەڵەکردن هەبووە لە هەڵبژاردندا. پێشتر هەرگیز لە کەرکووک ئەو بەشداریە زۆرە نەبووە. خەڵک گۆڕانکاری دەویست، هەزاران دەنگ ئەژمار نەکراون، ڕێگەش لە خەڵک گیراوە لەوەی دەن بدەن. زۆرێک لەو لایەنە سیاسیانە ئاماژە بە دەستێوەردانی ئێران دەکەن لە گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردندا. ئێران تعمل على مصلحتها. ئێران کار بۆ بەرژەوەندی خۆی دەکات. کاتێک ئێران پشتیوانی لایەنێک دەکات بۆ بەرژەوەندی خۆیەتی و بەس. پێویستە عێراق لە پاشکۆیەتی بهێنرێتە دەرێ. پاشکۆیەتی بۆ عەرەبستانی سعودیە بێت یان بۆ ئێران یان میرنشینە یەکگرتووەکان. یان قەتەر یان هەر دراوسەیەکی عەرەب و غەیرە عەرەب. لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکاندا وەلێ هێشتا ئاشکرانیەکێ دەستنیشان دەکرێت بۆ پۆستی سەرۆکوەزیری بەهۆی ئاڵۆزی پرۆسەکەوە. هاوپەیمانێتیەکانی سایرون و نەسر و فەتحیش ناتوانن پێکەوە کابینە حکوومەت پێک بهێنن بەبێ هاوپەیمانێتیکردنی زیاتر. پێویستە یەک بگرن و لایەنی زۆرینە پێک بهێنن و دادگای باڵاش پەسەندی بکات. ئەو جا دەتوانرێت کاندیدی پۆستی سەرۆکوەزیر دیاری بکرێت. مقتەدە سەدر خۆی نابێتە سەرۆکوەزیری عێراق، بەڵام سەرکەوتنی لیستی سائیرون ئەو دەرفەتەی دەداتێ خۆی کەسێک بۆ ئەو پۆستە دەستنیشان بکات. ئێستاش عێراقیەکان چاوەڕوانن تا بزانن بازەکەی سەدر بەسەر شانی کێوە دەنیشێتەوە. و کێمانین ئۆلیێن عێراقی کۆتە هەیە ji بۆ cihî di Parlemanê Iraqê da bigirin. Lê layên siyasî kandîdên endamên civakên kêmaniyan dêxin nav listên xwe ji bo ku dengên wan jî bibin. Numuneya herî berçav civaka êzdiyan e. Lê heta niha nediyareke eger yek ji kandîdên êzdî di listên partiyên siyasî da wê bikeve parlemanyan e. Gelo çima digel me lêkoler û çalakvanî êzdî li Washington. Nawaf tu bixêr hatî. Gelek xêr. Nawaf Heskanî. Nawaf Heskanî. Nawaf Aşûr Heskanî. Kekî nawaf çima? Xwedê me weke xelkê êzdî gazneke mezin heye û ka çi wan denga hat. جاء مسألة شيء أو بيجن سبب إنه آلي حزبية سياسية بارتية سياسية أو وانشل وان دنجا كريات أنه إيشان كامبا إيشان كامبيد إد كردستاني بس إد إزديا ماينة أو دنج هل نبجارتينا يعني نهج مارتينا وجا خلقي جازنا كبجن كام دنجي خدا أو نسبة المشاركة نسبة خلقي كشوية بارتيسيبيت بوي تقريبا 80% بو استدجهم نها أف سيستم يكون هالبجارتنا على العراق تيكرن وليستا أو أكو دنج بجبول ليستا تشن لبرس أو مثلا جبلي كو كوتا إزديا يقدر شوية يقدر كتيا أو يد د ليستين بارتيان دا دنجينوان نهن بسن كو بكافن برلمان دنج بول استيدشا يعني ما بس اف ما يعني تشما يعني تشما بارتي سياسي كاريكي وصاناك ما دام دنجي وانش خراد بن كاريكي وصاب كن جبو اليتك درز با جبو تشاوبا يك شوانا ببنونرين وان دي برلمان دا خود مخابن مثلا غازنا خلكي هالوي تشتي تشما اليه كبريفا نابرن انه او تشتا سهل ترببيت او تشتا انه النبويه گازنەکە مەزنە سەروی ئالی هەیە چما دەنگێت ئێزدێت ئێت خەڵکێ کەمپا هەتانەوە بەرز نەبووینە کە ئەو کی کەس هاتیە حالیان فەوزی یانێ سەرکەتیە کەسێک نزانێ بەس ئەو گازنێت خوا ئالیەت پارتی دکن ئەزان ڕاگەت دەستگەی ڕاگەهاندنی و سوشال میدیا گەلک خەڵک بەحسا کەمپا دەکەن دەنگێت کەمپا هەتانها دیار ئەنجام دیار نەبوون ئەنجام دیار نەبوون يعني مەسەلەکە فندوفێلەیە ئەز تحسیم إنه احتمال مسألة فندوفێلێ بێ احتمال نسبة كمجن تزوير تيدا بێ لأن نافن أو نسبة تزوير برز ببي تاقو برجه انتخاب مثلا فرز الأصوات يعني بلا أفكرني كان باشا لا يعني دي بيشا قبول بكن بينهم وبتايبن جي أزبارت كم كامبين إزديا لدفرة بالهريمة كردستاني بيجي مشكلة الكامبين إزديا ده يعني سياسي بقواتري KDP حزب ديمقراطي بارتيا لأنا ديتر اللي بي كي دي بي حزب ديمقراطي إزديا بقيادة حيدر شاشو بس أود لأني حزبي ديتر أود دنينة يعني أو إنترزينينة يعني النغمة وانا لأن مثلا لأنا ما بيجن فنفرض إنه قائمة وطنية نغماوية لأن دنجوي اعتمادا دنجوي نفس الكامبين إزديا واعتمادا
یەک لایانی بتنێ سەر دەنگت ئێزدێت کەمپەیە لایەنە KDPە. بله کاک نواف گەلک ئیزدیابی سوپتابێت لە شنگالی هەڵبژاتن پرۆسی هەڵبژاتنی شنگالی گەلک ڕێکوپێک بووە کێشە تێدا نەبوونا بۆکو بێژن زۆر تێدا نەبووە ئازاد بوونا ینی چمانها گازنی دیکەن ئەو گازنەوانش چییە؟ گازنا خەلکێ شنگالێ بخوا وەکو تەگوتی هەتانها بدرستی ئەو یەکەم انتخاباتی بدرستی هاتیەکردن شنگالێ بەحسێ داخلی قەزا شنگالێت کەم بەحسێ گازنەکەوان هاتەکردن و ئەو ئەچیزێت بایۆمێترەکێ ئیستخدام بووین گەلک شوان عاتڵ بوون گازنەک خەڵکی گازنەک شوێکێگر یەدیتر ئەو حالە جەو ینی باران و بە ئەو تشتانە گەلک خەلک منعان ینی تەسهیلات ئەکو کە مفەوضیە وکە لایەنێت سیاسی تەسهیلات نەدانە خەلکێکی چند دەنگی خۆ بدەن. بله بله كان واحد متخصص لتعليق بسياركي اشتبه كم أف مثلا بربلافونا إزديا طبعا نجارة إكيا جاري هالبجاتين برين هاجوا وصب سري إزديا هاتيا مثلا جمارك مزنا كانديدا هنا وكشوانا درنا كم يعني كتكشوانا درت كفن سبب كيا يعني هو جبرتشيا دو سبب سبب جي مثلا ما بيجن لازم غازنا كيش خبك نوكو خلكي إزدي بوشما أم قبول دكين قالك کاندیدێتە بشینە انتخابات دەسەوتێ مە بەلا من چما ئەم لاینێکی خۆی سیاسی بۆ خۆچێ ناکەن لینە دەنگێت ئێزدیا کە دەنگی خۆ سەرڕاستی بدەن ئەو بترینی 100,000 دەنگی ئێزدیانی ئەو احتیمالە 3 کاندیدێتە بچێ پەرلەمان بەزەف گاز نەژمەیە گاز نادیتر نەل مەسلحە احتیمالە نەل مەسلحە لاینێت سیاسی سەر ئەردێوێ موجود بێ ضمن مجتمع ئێزدیە في أوهش تكاري بكن وشري بكن جبوكو كوتا وعن جمارة كوتا وعن زيادة بوك شاك كريستيانا بينش هنا بالنسبة كوتا إزديايكا قال كي كما أبا شري دهاتي إزديانيش أكيد أفجي نقطة كش إيه مهم وشر هاتي كرن سيرفيكر بس مخابن هتانها تشارك كريد سرنا هاتي ده كيف ناف دست خوش لكولر و تشالكواني إزدي نواف حسكاني لفيرا لواشنطن بمرابو جمارة بارتين سياسيين عراقيين نرازي جامن هالبجاتنان ين برلماني لخانقيني غازن دا فندوفيل و نريكيا غهاندنا كومسيونا بلندا هالبجاتنان و داخوازا سرجنو هجمارتنا دنگان دكن بالتاني اندامك يكيتيان اجتماعي كردستان لفي باجري فرنجات سركتن آنية پرۆسەی هەڵبژاردن لە قەزای خانەقینی پارێزگای دیالە بەدەر نییە لە ڕەخنە و گلەیی لایەنە سیاسیە کوردی و شیعیەکان و ئەنجامی هەڵبژاردن ڕەت دەکەنەوە و پێشیان وایە لە بەرژەوەندی لایەنێکی کوردی ساختەکاری کراوە. بەڕاستی دەستکاریکردنی دەنگەکان بۆ تەماوی نیگەرانی هەموو لایەنەکان ئێمە لە خانەقین نزیکەی 9 حزبی وەلایەنی سیاسی داوای ڕەتکردنەوەی هەڵبژاردنەکانمان کردووە و داوا دەکەین لە کۆمیسیۆن بە زووترین کات لیژنەی پێداچوونەوە بەو دەنگانە سەردانی خانەقین بکات بۆ ئەوەی یان بە تەواوەتی ئێمە ڕەتی پرۆسەی هەڵبژاردنەکە دەکەین یانش بێن ئەدوفەرزی سندوقەکان بکەن. پارێزگای دیالە 1,007,000 دەنگدەری تێدایە لەو ژمارەیە قەزای خانەقینی کوردنشین 80,000 دەنگی بەردەکەوێت. یەکێتی نیشتیمانی کە زۆربەی لایەنەکان پەنجەی تۆمەتی ساختەکاری بۆ درێژ دەکەن سەرووی 25,000 دەنگی لەو قەزایە بەدەست هێناوە بووە خاوەنی تەنها کورسیەک. شتیش نوع تەزویرێک نییە لێرە وەدەلیل سەر ئەوە ئێمە لەسەر شەریت ئەلکترۆنیەکە ئیشەکەین هەموو شەریت ئەلکترۆنی شاری خانەقین لای منە یەک بە یەک حسابم کردووە ئەوەی ژمارەی دەنگەکانی ئێمە و باقی لیستە کوردستانیەکانە. حیزب و لایەنە کوردیەکان بە 6 لیست بەشداریان کرد و بە هەمویانەوە نزیکەی 40,000 دەنگیان لە خانەقین هێنا لە کاتێکدا لایەنە شیعیەکان کە خاوەن هێزن لە قەزاکە نزیکەی 3,000 دەنگیان هێنا و ئەوانیش گلەییان لە پرۆسەکە هەیە. دين يك يعني أصوات وأعداد غريب عجيب لانتخابات درشي يمثل سؤال بكيمن أي أصوات عجيبة غريبة أرتشبه آية تنظيم دولي هساشوني آية تنظيم منظماتي هاشوني آية يك منظمات أو شركات برمجة هستنسنا سيطرة بكنبان أي أعداد وهمية كهاتية إما خمان يك بيشي من مجموعي خاصة بيم خوان ديريم كصوت دا بيمان مراكز قوي خوان ديريم لنا خانقين كصوت دا بيمان أو أصوات ريما ناتيا سو قەزای خانەقینی پارێزگای دیالە زۆربەی دانیشتوانەکەی کوردی شیعە مەزهەبن
لەم هەڵبژاردنەدا هێزە کوردی و شیعیەکان گرێویان لەسەر دەنگی دەنگدەرانی ئەو قەزایە دەکرد. دڵشادە نوێر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. سەرباری تەنگەشەی سیاسی و قەیرانە ئابوووریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام هەڵبژاردن لە عێراق و لوبنان لە هەفتەی ڕابردوودا ئەنجامدرا. لەم راپۆرتەدا شارەزایان گەشتبینن بەم هەڵبژاردنانە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرشارە لە کێشە و ململانی سیاسی و تایفی و مەزەبیەکان، بەڵام دوجار هەڵبژاردن لە هەندێک لە وڵاتانەدا دەبێتەوە بە سەنگی مەحەک بۆ ململانی قەوارە جیاوازەکان. لوبنان نزیکەی 90 ساڵە هەڵبژاردننی تیادا دەکرێت. هەڵبژاردن لە عراق و تونسی ئەنجام درراوە، شتێک کە بەڕاستی جێی شانازیە دەیبینین ئەم نەریتە هەروە بەردەوامە. هەرچەند لە لوبنان ئەم جارە هەڵبژاردن دواکە و بەڵام هەر ئەنجام درا بە تایبەتی پاش یاسای نوێی هەڵبژاردن. سەرباری تەنگەشە و گرفتە گەورەکانی عێراق لە شەڕی داعشەوە تا دەگاتە خراپی باری ئاسایشی و گەندەڵی و هەژاری و ئاوارەبوونی سەدان هەزار خەڵک، بەڵام هەڵبژاردن هەر بەردەوامە. ئەمە سێمجارە لە کاتی خۆیدا هەڵبژاردن لە عێراقدا ئەنجام دەدرێت، هەر لەوەتەی دەستور نووسراوەتەوە هەموو جارێک لە کاتی خۆیدا ئەنجام درراوە سەرباری ئەو تەنگەژانەی عێراقی بووە. هەڵبەت گلەیی لە کوردستان هەیە بەداخەوە کە لەم هەڵبژاردنە کوردستانی عێراق بە سەرکەوتوو باسەکرێت بەوەی کە ڕێژی کوشت و کوشتار لەم هەڵبژاردنە کەم بووە، داعش نەیتوانی اختراقی ئەم هەڵبژاردنە بکات، بەداخەوە کە تاکە شوێنکەوە کێشەی گەورەی تایە لە هەڵبژاردنەکانە بریتە لە هەرێمی کوردستانەوە بۆ سومعی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەمە زەربەیەکی ترە بۆ سومعی کوردستان. هەندێک لە چاودێرانی سیاسی عێراق لە واشنگتن گەشتبینن بەرامبەر بەم هەڵبژاردنە. سیارمان لە یەکێک لە توێژەرەوەکانی عێراق کرد بە ناوی عەباس کاظمەوە لەو بارەیە وتی: نعم هنالك الكثير مما يدعو للتفاؤل ان الانتخابات. بەڵێ شتگەلێکی زۆر هەن کە جێ گەشتبینە سەبارەت بە هەڵبژاردن کە بە ئاشتی بەڕێوە چوو بە بەهیز ڕووداوێکی ئاسایش دیارە سەرجەملایەنەکان ڕازین بە ئەنجامەکانی هەڵبژاردن. شتێکی جوانیشە کە دەبینن دەسەڵات لە حکوومەتێکەوە بۆ حکوومەتێکی دیکە بە شێوازی ئاشتیانە دەگوازرێتەوە. سەرباری گرفتەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکاندا، بەڵام بەگشتی بیر لە کڵێشەی حکوومەتی نوێی عێراق دەکرێتەوە. ئەنجامەکان گرنگن، دەنگدان تاکە ڕانماییە کە تاکە هەنگاوێکی یاساییە بۆ بنیادنانی کلیشی حکوومەتی داهاتوو بە دڵنیایی و ئەو ڕاستیە ڕوونە کە ڕێبەرێ وەک موقتدا سەدر و هاوپەیمانی سایرون سەرکەوتون. ئایا ئەم هەڵبژاردنە سەرەتایی دەستپێکردنەوەیکی گەرم و گوڕە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا؟ ئەم هەڵبژاردنە سەر لە نوێ دەستپێکردنەوەی سیاسەتی کوردیە، دووبارە گونجاندنەوەیە لەگەڵ سیاسەتی عێراق و دەستوری عێراق و سیاسەتی بەغدا، هەروەها دووبارە گونجاندنەوەی ئابووریە کە بابەتێکی سەرەکیە بۆ هەرێم. ئایا ئەم جارە کورد بە هێزەکەی جارانەوە دەچێتەوە بەغدا یان نا؟ ئایا هەڵبژاردننی عێراق بۆ گرنگە بۆ جیهان؟ ئایا حکوومەتی داهاتوو نەخشەی سیاسی عێراق و ناوچەکە دەگۆڕێت یان ئاڵۆستری دەکات؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. سەرۆکی سووری بەشار ئەسەد دوه پێشەمبووێ دانوستاندن لەگەڵ سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین لە حەوانگەهاوی یا هاوینێکردن لە جڤینە سوچی سەرۆک ئەسەد سوپاسیا پوتین کرد ji بۆ پشتەوانیا رووسیا لەشکری ji وڵاتی وی ڕەبالی خەڤا پوتین پیرۆزباهی لە ئەسەدکردن ji بۆ یاوی گوتیێ سەرکەتنên mezin yên leşkerê Sûrî Rûsya dibêje wê mayexwa xist Sûriya ji bo şerê komela dewleta İslamî Daeş ji demê şerê Sûrî li 2011 dest pê kirî bi tenê sê caran Esed bi eşkereyî derketiye dervey welatê xwe û her sê caran jî ji bo civînê digel Serok Putin. بۆ یەکەم جارە کوردێکی ئەمریکایی کاندیدا بۆ نوێنەری ئەریزۆنا لە کۆنگرێس یەحیا یوکسل کە لە ئەمریکا لەدایک بووە بە فەرمی لەلایەن گابی گێفرد نوێنەرایەتی کرا. ڕەڤەندا کوردان لەڤەر لە دەڤەرە واشنگتن جڤینێک ژڤی خۆرتیڕە ڕێخست داکو بەرنامە خۆیان کەمپێنە هەڵبژارتنان خۆیان بکە و کورجی باوەڕ دەکەن و دەمێ هەندەیە کوردێک وەکە خۆرتێن ئەمریکی بە ئەسڵ ji welatên dî nûneratiye bike di Kongresê Amerîkî de. Li Amerîka amadekarî bo hilbijartina Kongresê dest pê kiriye. Got wê di roja sêşemê de şeşê mijdara vê salê dest pê bibe. Di vê gera nû de ji hilbijartinê xortekî gencê Emerîkî got bavê wî Kurd e û diya wî faris e xwedaye pêş bo vê hilbijartinê. Yehya Yüksel di sala 1991 de jê dayîk bûye li Arizona.
جارێکی دیرۆکێدا یەکی کورد کەسێکی کورد بە ئەندامی کۆنگرس ئەمریکی ینی کۆنگرسمانج بە ڕۆچکی باڵکێشە و پێویستە کورد لە هەر دەڤەرێ پشگیریایی بکەن کەمپێناوی پشگیریا دارایی بێ یا وەکی دن بە دریامێدیای ئالیکاریایی بکەن. سیاسەتا یەحیا پشتەوانیا دیموکراتان دکە و گەلک خاڵان نزیکی سەرۆکی ئەمریکایی بەرێ باراک ئۆباما دەبێ دوارێ خوێندنی و پەروەردەیی و هەروساژی وارێ تەندروستیەدا. ئەز وەکو گەنجێکی دموکرات و ژە دەمەکە درێژدا ئەم دبینین کۆنگرس دابەش بوویە و شەڕێکی بەردەوام هەیە ji ber wê çendê em îro nesibehî dixwazin van kêşan çareser bikin. Ji bo Kurdên Amerîka çi qasî giring e got kesekî bi koka xwe Kurd be derbasî Kongresa Amerîkî bibe. پێم خۆشە کە کەسێکی کورد کە بە ناڕەحەتی و زەختەکانی ئێمە ئاشنایە کەوتە پێشەوە بڕاتە کۆنگرەی ئەمریکا کە کەسێ بتوانێت بە ناوی کورد قسە بکات. یحیا ژیانی زمان گو ئەو ئەمریکیە لێ بەلێ ئەسلی خوێ کوردە و دخوازە گو پرسا کوردی بینە سەر ماسا کۆنگرسا ئەمریکی گەر ئەو بسەرکەوە. Bavê min Kurd e ji Tirkiya û em hatîne Amerîka bû azadiye. Malbata min nekarîbû bi zimanê xwe biaxivin yan jî bêjin em Kurdîn. 40 milyon Kurd hene nikarin xwe bînne ziman wekû Kurd. Bi tenê ez dê pisyareka sanahî bikim ku mafê Kurdan heye wekû mirov bi hurmet û rêz li bê te gertin. Ez ê bibme dengê wan li Kongresî. یحیا وەکو ئەمریکیەکی گەنج بێڕامان و پلانên germ dixwaze hevrekiyê li wilayeta xwe bike beramberî komariyan. Ji ber wê jî balakanî Xulam rêvebirê navenda American Kurdish Information Network dikişîne. Ji bo me Kurda dîtina min însanekî wek Obama ye, wek nû ye. Millet şüphe dike ew ê qazançke, qazanç neke. Edibêm ji bo me Kurda lazim em piştgiriya wî bikin. یحیا ji xwe bawer e û li ser şopa rêberên demokrat li Amerîka dimeşe ger bi ser keve û bibe endamê Kongresê yê herî biçûk di dîroka Amerîka de û ya din jî got ew bi eslê xwe ji malbateke penaber e û ev tiştana deriyekî nû di dîroka Amerîka de vedike. Luqman Ehmed, Dengê Amerîka. پشتیوانانی خانەوادەی بادشایی بەریتانیا چاوەڕوانی ئاهەنگی هاوسەرگیریەکەی شازادە هێری و مێگن مێرکڵ دەکەن لە کۆتایی ئەم هەفتەیەدا. بڕیارە ڕۆژی شەممە لە شارۆچکەی وێنسۆر لە دەرەوەی لەندەن مەراسیمەکە ئەنجام بدرێت. سەر لە بەیانی ئەمڕۆهینی کۆشکی کێنسینگتن ڕایگەیان شازادە چارلی باوکی هێری دەستی بووکێ واتە مێگن دەگرێت بۆ ڕۆیشتنی بۆ مەراسیمەکە. ئەو ئەکتەرە ئەمریکاییە لەم هەفتەیەدا پشتڕاستی کردەوە بەهۆی باری تەندروستیەوە باوکی ناتوانێت بەشداری ڕێوڕسمەکە ببێت. خۆدەی خۆشیان بدە هەر کەسی تەماشەوانی مێ هێژاژی لێ هێرم دخواست ئەس بێژم سوپاس بۆ دەرهێنەرە بەرنامەی سەما دزەیک و ئەوە بەرنامە تالیب و بمەڕە ئەوەی سەباهی خۆدا حافیزێ ژمە بکە وێ قۆناغەکە دیە ژیانە خۆ دەست پێ بکە ئەمێ بێریاتە بکەین سەما سوپاس سەما کاتێکی خۆش لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هەر شاد و بەختەوە بن.